ئەزانم کە ئێمە هەر یەکەمان لە ژیانی ڕۆژانەی خۆمانە هەڵەیەن بەو شێوازی ژیانە کە ڕوبەڕووی ئەبینەوە و ئەو هەنگاوانەی کە بۆی ئەنین لە لایفستایل یان شێوازی ژیانی خۆمانەوە بکەین تا ڕادێک تەندروستیمان هەبێت بە دووربین لە نەخۆشیەکان و لەگەڵ هەموو ئەوانەشە بێگومان ئەزانن هەندێک جار بەڵام بابەتێک دێتە ئاراوە کۆمەڵک هەواڵ ئەبیسترێت کە کۆمەڵک هەواڵی مەرگی پێشوەختەیە بە تایبەت کەسەکان لانێ زۆر خۆشەویستن لەلای هاوڵاتیان وە بێگومان ئەمە لەگەڵ ئەوەی کە هەواڵێکی ناخۆشە زۆر جار واشمان لێ کات ئەڵی پەلەپیتکەیەکە لە بیرمان ئەخاتەوە چۆن ئاگامان لە تەندروستی خۆمان بێت بۆی کە تەمەنێکی زیاترمان هەبێت بۆی کە لە مردنی پێشوەختە دوور بکەوینەوە یان ئەگەری ڕوودانی بۆمان کەمتر بێتەوە باسی مردنی کاتی پێشوەختاکەن مەبەستمان لەو جۆرە مردنە نییە کە مردنێکی لە ناکاوە بە ڕووداوێکی نەخوازراوە لە پڕ مەبەستمان ئەوەیە کە ئەگەڕێتەوە بۆ خۆمان چی خۆمان لە حەقی خۆمانە کردومانەکەوامان کردووە تووشی کۆمەڵک نەخۆشیەکان بینیان ئەگەری ئەوەی کە مردنی پێشوەختە بەرۆکی کەسەکە بگرێت لانەیە لەبەر لایفستایلەکەی زۆرتر بێ ئەگەرەکەی کاتێ من لە ئەم بەشەی بەرنامەکەمان ئەمانوێت زیاتر بۆمان دەربکەوێتەوە هۆکارەکان چینکەواکەن لە کەسێکان مردنی پێشوەختە ڕوو بدات و چۆن ئەتوانێت کەسێک زانیاری هەبێت هۆشیاری هەبێت لەسەر تەندروستی خۆی بۆ ئەوەی کە لە تووشبوون بە نەخۆشیەکان لەوەی کە زووتر ماڵاوی لە ژیانکە دوور بکەوێتەوە یان ئەگەری کەمتر بێ بۆی بۆیکە لەسەر ئەم تەوەرەش بدوێن میواندارەتی زۆر بەڕێز دکتۆر زانا ئەحمەدمان کردووە بەڕێزیان پسپۆڕی خۆڕیاک و قەڵەوین و شارەزای تەواویان هەیە لە بواری زانیاری و هۆشیاری بەخشین لەسەر بابەتی خۆ دوورکردنەوە لە مردنی پێشوەختە دکتۆر زانا سلااوی لە بێبەیانی بەڕێزت باش بەخێرەی سلااو لەبێت بێنێت باش بژین دکتۆر هەر سەرەتا با لەمەوە دەست پێ بکەین کە مردنی پێشوەختە کاتێک باسی دەیەکرێت لە ڕووی زانستی پزیشکی و بە زمانێکی سادە و ساکار چۆن باسی دەیەکەن مردنی پێشوەختە طبعاً لە هەموو جیهاندا ینی گلۆبڵی زۆربەی ئەوانەی کە ئەمرن لە سەر و لە ساڵ 50 و ئەبێت لە سەر و 70 ساڵە بن هەر کاتێک یعنی زۆر ئەتوانم بۆم لە ساڵ 55 بۆ 60 هەموو ئەوانەی کە لە جیهانە ئەوژین طبعاً ئەمە بە تێکڕایی وڵاتی پێشکەوتوو لەگەڵ وڵاتە دواکەوتەکان هەر کاتێک ئەو کەسانی کە ئەمرن نزیکی نیوە بوونەوە زیاتر لەوەی لە خوار 70 ساڵیەوە کاریسەیەکە و شتێکی زۆر ناسروشتی ئەمانە باشە ئەگەر لە تەمەنی مرۆڤ طبعاً کۆن لە چاخی بەردین و حسابی کەین تەمەنی مرۆڤ لەو کاتا لە 25 ساڵ تێنەپەڕی تا ساڵی 1800 نەگەشتە ئەوەی کەوا حاجزی 32 دانە ساڵ ببڕێت لە 1800 بەهۆی تەکنۆلۆژیای چاک و سەورەی پێشسازی شۆڕشی پێشسازیەوە وای لە هاو تەکنۆلۆژیا بە قۆ بوو تا ساڵ 1950 تەمەنی تێکڕایی مرۆڤ بوو بە 48 دانە ساڵ لە دوای 1950 تا ئێستا بوو بە 70 دانە ساڵ گلۆبڵی طبعاً باسی وڵاتی دواکەوتووەکەین زۆر کەمترە لە خوار مەسەن عێراق لە خوار 65 شوێ لە هەندێک وڵاتی وەکو سوید و نەروێژ و دانمارک و فنلەندەوەمانە بە تاکیدی لەسەر 79 بۆ 80 دانە ساڵ لەبەرەوە بۆ کۆمەڵگای ئێمە بڕێی من هەر کەس طبعاً دوو نوعمان هەیە ئێمە سێک جۆرمان هەیە بۆ مردن جۆرێکیان بریتە لە حەوادث و ڕووداوەکان کە زۆر کەمە لە سان تقریبا 9 هەموو بڕی مردنی هەموو جیهانی باشە لە ساڵ 34 ئەویکەی بریتە لە ئەو نەخۆشیە گوازراوانەوە وەکو مەلاریا و تاعون و زەحیری و ئەوانە زۆربەی لە وڵاتە دواکەوتەکانە وەکو وڵاتی ئەفریقا بەس وڵاتی مامناوەند پێشکەوتووە وەکو وڵاتی ئێمە لەگەڵ وڵاتە پێشکەوتەکانە زۆربەی زۆری لە ساڵ 75 سێ لە سەر چواری هەموو هۆی نەخۆشیەکە کارهینەکان هەواکان بۆ مردن بریتە لە ئەو هۆیانەی کەوا نە عەلاقەی بە ڕووداو هەیە و نە عەلاقەی بە نەخۆشیە گوازراوەکانە بەڵکو نەخۆشیەکانی دڵ و بۆرەکانی خوێن و شەکرە و زەخت و فشاری خوێنەوەنەوەی ئەو نەخۆشیانن کە ڕەبتیان نییە نەگوازراوەنەوەمانە باشە کاتە دکتۆر مادەم مردنی پێشوەخت بەو شێوازە کاریگەری کردوتە سەر کۆمەڵگەی کوردی ئێمە چۆن بتوانین سیستمێکی ژیانی تەندروست شێوازی ژیانمان ڕێک بخەین بۆی دووربین لە مردنی پێشوەخت بڵێ خۆی کێشەکەمان ئێمە لە کۆمەڵگای ئێمە بەداخەوە یعنی گەرم لە حەزە بکەن هەمووتان ئەیبینن کەوا
ئەمە نزیک بووە مردن زۆرتر یعنی هەر لە پارە لە مای حوت و هەشتا گەرم لە حەزەکەن هەر 5-6 لە هاوڕ دکتۆرەکانی خۆمان مردن ڕاستە بەداخەوە ینی هەمویان زۆربەی زۆران نەگەشتنە ینی 55 ساڵ و لە پێش 55 ساڵ لەبەرەوە شتێکی زۆر ناشیاوە شتێکی زۆر غیر مەقبولە لە ڕووی حتا لە ڕووی زانستیەوە کە شخصێک بەبێ ئەوەی کێشەیەکی وەکو مەسەڵ بڵێن ڕووداوی هاتشوە بەبێ ئەوەی نەخۆشیێکی ڤایرۆسی یا بەکتریا لە 55 ساڵە لە خوار 55 ساڵ بژێمان هەمووی ئەگەڕێتەوە بۆ هۆشیاری تەندروستیمان نییە هۆشیاری تەندروستی لە هەموو لاکانی کۆمەلگاوە ئێمە نیمانە بۆیە تووشی ئەو کارە ساتانە ئەبینەوەمانە دائیمەن زۆربەی کات من وەکوڵیت سەبەبەکەی گەڕنمە بۆ یاخو ئەڵم لێپرسراوەکەی گەڕنمە بۆ سێ کەس یەکەم ئەو شخصە خۆی لە کۆمەلگای ئێمە وا فێرکراوین کەوا بە هیچ شێوەیە یعنی وەکوڵیت ئەولەویاتمان سەحرخان نییە نهائیەن لە هۆشاری تەندروستی نهائیەن ینی بە هەر کەس ئەڵێیت کاکە وا مەکە کاکە زۆر مەخۆ کاکە با قەڵەو نەبی کاکە با ئەو خواردنە پیسە مەخۆ خواردنی بازار بەڵێ یەکسەر یەکەم قسە و یەکەم وەڵام کە جوابمانەتەوە هیچ نفشێت زۆر یعنی مە کارە ساتە زۆربەی خەڵک حتا باوەڕکە برادری دکتۆری خۆم ئەو قسەی کردوانێ تەسەوڕکە قسە ئەڵە فشێ يعني تصل باب شلون تو دكتوري يعني نابي ابي دكتور قدوي شخص بيه برو يجي لا إن كان من اللي برساوي كأقرن مو بو ميدياي بزيشكي مان ميدياي دكتور كانش مان دكتور مان هي مثلا خلق روات الله كوا قدوي او خلقه مثلا بداخل يعني رسول الله بهمو او في شكان ما ماشي يعني خوي جقرا اخويا اخر شلون بخلق اليت يعني مثلا دور كويت ولا نخوشي دور يعني مثلا يا هندي برادر هاو في شك دكتور كان مثلا مور منا شوف لا دكتور مثلا نخوشي مخون بينهما مثلا همو جانب لمشاكل هرموني للاشياء افرتان خطر كذا باشا يا كم سبب يتكشوني هو باري هرموني بريتيل شيء طبعا شيء كمان زور والله زور بي زوري بريتيل قلوي باشا رشتوا بلا دكتوري كي مثلا نسائيه او همو هرمونو درمانو شتا شش دانمان رشتوا منالي نابي مشاكل هي مو لدمو شاوي هي زبكه تكيسي اذان مشاكل عاديه اظن حربي نوتي وزن دا وزنه لا والله تتم درمانا نبخو هرمون لازم يعني بابش يعني تو اقلها جاري بيش او يدسكيبه همو علاجك كانوا بيش او يدسكيبه ام افرته مسمونه الرزم هي صوبس كيلو يعني تو بتماي تشي تشاك بحار تشي درزي هرمون ونازل تشي ومعنا صوبس كيلو تو بيبل جاري بيش هموش تبرو سي تشيل كيلو بار لش داغر بوي بطاطي باري هرموني بالانس به انجا اتواني باسي او كي بروين سر وكولي سوله درمانه كان بيني سوله شنو اینجا کۆمەلگا بە شێوەیەکی زۆر گشتی زۆر ناتەندروستە و لێپەرسراوێتی هێومانە میدیاکان یەکی وەکو جەناب ئێوە مەسەڵەن زۆر لێپەرسراوی ئەوەتانەیەکەوە ئەو بارە بخەنە یعنی بخەنە بەردەسی خەڵکەوە نەک بەوەی بڵێن خەڵک بترسێن بەڵکو بەڕێی منەوە بەڵێ خەڵک پێویستە بترسێت یعنی ئەمە کارەسات نییە لە سلێمانی وای لێ هاتووە هەموو لای ئێمە یعنی مثلمان لە ئەوروپا طبعا لە وڵاتی پشکەوتەکانی وڵاتی یابان لە دوای 85 ساڵی و زۆری لە ساڵ 50 ئەوانەی کە ئەمرن لەسەر 85 ساڵ زۆر یعنی ڕکۆردێکی زۆر گەورەیە یعنی لە ساڵ 50 ئەوانەی کە ئەمرن لەسەر 85 ساڵ لە وڵاتی ئێمە ئیسا ملاحەزەکەی ساحرخان بە تەئکیدی 6 ساڵی بووە بە وەکۆڵیت بە حدود سنووری مردن تەسەوڕکە هەموو کەس کە چوو 6 ساڵ زۆربەی کەس ئەگەر زۆر شانزدار بی دوو جار قەسەرە نەکرابی فتح بەتن نەکرابی شەوەکە و باڵۆن نازان چی شێمانە لە دوای شەستە زۆر ئاسایی حتا ئەگەر خەڵک لە کۆمەلگای ئێمانی تەسلیمی واقعەکە بووە کەوا 6 ساڵ ئیتر نزیکی مردنە و دکتۆر لەگەڵەوە ئەگەر تەنانەت لە ژیانی شەبێ بەداخەوە تووشی کۆمەڵێک لە نەخۆشیە درێژخایەنەکان بووە بەسڵ نەخۆشی درێژخانەکان هەمووی تووشی کەش یعنی من هەموو جارە پێم ئەڵێ مەسەن ئەو کەسێک کە پێم ئەڵێت بۆ نمونە دائیمەن ئەڵێ فشێڵم باشە من با مقارنەی دوو کەسکەین فەرزان من و تۆ هەردووکمان بەیەکەوە تۆ ژیانێکی تەندروست ئەژی من ژیانێکی ناتەندروست ئەژی بەڵام با مقارنەی ئەو بکەین باشە هەردووکمان فەرزان 75 ساڵە ژین 70 ساڵە ژینوانە لە 55 ساڵی و من جوینتەکانم ئێشەکە ئازارم هەیە ناتوانم گاچۆنێک بەدەستمەوە گرم شەکر و زەخت و فەقەرات و 5-6 نوع حەو دەرمان هەموو ڕۆژێ خۆم تۆش لە عمری 65 ساڵیە ئەڕۆی بەسەر گۆیژار ڕازە ئەەکەی شاخەوانی ئەەکەی وەرز ئەم دوو ژیانە ئایا نەفسی ژیانە حتى أجر بقى يكش بجين طبعا تأكيد بقى يكناجين 100% تنها قلوي لخوت لابا لسرجانتا لبري بتيك راي حوضان صالة من بو قرته تنها دور كورو لدو كلا بين الشاش بو حوضان صالة بو قرته كحول أجر بشي خوي بكمي و يعني مانا ورزش كردن لقال يا أمانة
بەلای کەمێشش حەس یعنی تۆ 20 ساڵی تەمەەن درێژیت بۆ ئەمێنێتەوە ئەگەر ئەم سێ خۆ تەرکەیت و بەشێکی تەندروست بژی لەگەڵ خواردنی تەندروست ڕاستە بێگومان هینێکمان هەیە لەسەر ئەو ئینەی جەنابەت کە باسە کردمانە لە یابان بۆ یەکێ لە وڵاتانی کەوا زۆر تەمەەن درێژن یەکێ لەو 5 زۆنەی کە باسە کرد سەحرخان 5 زۆنمانەیە لە هەموو عالەما یەکیانوانەی یابانە بە تایبەتی جزیرەیەکی ئۆکیناوای پێڵن ئەو منطقەیە کە زۆر خواردنی تەندروستە خۆن ئاهەنگێکیانەیە کە پێێتە کانڕێکی بریتە لە جەژنی لە دایکبوونی 62 تەسەڵ کە کەیکە گەشتە عمری 16 ساڵ ئەوەنە تەمەەن درێژن لە دوای 16 ساڵ اینجا ڕقم یەکدا ئەنێن ئەڵەن مەسن 62 ساڵ ئەڵەن ئەمڕۆ ڕۆژی تەمەەن جەژنی دایکبوونی ڕقم 2 هیچ 62 تصوركي بي اوف لبندي بوك يعني بالضبط يعني شخصيه كم تواكر صار بزدان صار طبيعي مروفا فعلا همو مروفك للريزان السيو حتى ام لحظه تواناو بوتنشالي هي بوصل بزدان صار جان وبتندرسيش بلام اتواني او شروطان التطبيقي لاخوتك دكتور تواني صف صفجي استابون هنا عندك لبوارا كان هاي بون هنا الين دەست لە خۆمانێ بە خۆمان بەراورد نەکەین لەگەڵ وڵاتە پێشکەوتوەکانە بەڵام پێم وان نییە ئیتر بواری خواردن شتێک بێت کە تۆ بڵێ بۆ نمونە نابێ خۆم بەراورد بکەم چون ئێمە باسی شێوە گشتیەکەی ئەگەر بکەین لەخوا بەزیار بێت تا ڕادێک لەکرێت لە کوردستانە تو کنترۆڵی خواردنی خۆت بکەیت و ئەوەی کە ئەو خواردانەیە باشە بۆ خۆت دەستەبەری بکەیت دکتۆر لە ڕووی خواردنەوە لە وڵاتان یان لەو شوێنانەیە کە تەمەندرێژی زیاتر هەیە تەندروستی زیاتر هەیە لە نەوتاکەکانە لەگەڵ خۆمانە چ جیاوازیەکی زۆر بارزمان هەیە چ جیاوازێکی زۆر بارزمانەیە لە وڵاتی ئێمە مثلا لەو 5 زۆنا مثلا زۆنێکیان لە کالیفۆرنیا زۆنێکیان لە ئیتالیا زۆنێکیان لە یۆنانە و زۆنێکشیان بەڵێ ئیتالیا و یۆنان و یابان و ئەمریکا و زۆنێکشان لە نیکاراگوای لە ئەمریکای لاتینی ئەمانە زۆربەی زۆری خواردنەکانیان بڕێکی کەمتر گۆشتەوات ئەخۆن زۆربەی خواردنەکانیان خواردنی دەریایی ماسیە زۆربەی زۆری ئەو چۆری کە بەکارێن زەیتی زەیتونە لای ئێمە ئەگەر قسەکەت لەبێ نەچێتەوە کۆمەڵێک لە ڕێژیمە خواردنەکان هەیە هاوڵاتیانش زۆر ڕویان تێکردووە بۆ نمونە ئەڵێ گۆشت بخۆ هەتاک و حەزەکەی دووک بخۆ هەتاک و حەزەکەی ئەمەش بڕێکاتۆ ناژیانی خەڵکستا هەر زۆر کەسەڵێڵە دووک باشە ئەی خۆ تەنان دەگەر ڕێژیمەکەشی نەبێ ئەم شێوازی مامەڵەکردن لەگەڵ ڕێژیمەکانە ئەمە چۆنە سەحرخان زۆر هەڵەیە کە گۆشت دووگت خوارد یەکەم گۆشت ئەبێ جاکەینەوە لە دووک یعنی چەوری تەندروست ئەبێ یەکەم جایکەین و ئایا چەنێ چەوری تێر بخۆی و چەنە چەوری ناتێر بخۆی پێویستە لە ڕۆی تەمەنەوە مەسەن تێر بریتە لە ڕۆنە حیوانیەکان بە شێوەیەکی تەندروست تەوان زۆر سەدقات تەندروستتر لەو ڕۆنان ناتەندروستانی کە ئەی خۆین و مهەدرەجە و ڕۆنی ترانسفاتی پێڵێنمانە بۆ ڕۆنی تەندروستی ڕۆکیمانە وەکو زەیتی زەیتون زەیتی گوێزی هندی زەیتی کەتان زەیتی کنجی ئەمانە زەیتی ئەڤۆکادۆ ئەمانە پێویستە لەگەڵ تەمەن تا بڕۆن سەحرخان ئەو شتانە لەگەڵ تەمەنە بە درێژخایەن کاریگەری خراپی لەسەرتەیە کە تۆ عمر 20 ساڵ و 25 ساڵە ئەو زۆر تەسیراتەی نییە وەکۆڵێ ئازایەتی ئەوەی لە 25 ساڵی و بتوانانی ئەو تەندروستێت بهێڵی تۆ ئەو هەموو خواردنانێک ناو بازاڕە خۆیتەمانە لە دوای 35 ساڵی هەرچی بایۆلۆجیکەڵ فاکتەرەکان تێمی بەرەو داوەزینە ڕوان پێویستە کۆنترۆڵی هەموو چەوری و گۆشتەواتەکان بکەیت پرۆتین زۆر خواردن یەکەم فاکتەرە یعنی ئەتوانم بڵێم لە دوای شەکر زۆر خواردن بۆ پیربوونی پێشوەخت طبعا پیربوونی پێشوەخت حتا ئێمە ئەنزایمێکمانن لە لەشی مرۆڤ پێوتێت ئەمتۆر باشە ئەم ئەمتۆرە بەچی کاریگەری ڕاستە و خۆی هەیە لەسەر جیناتی پیربوون بەچی تێزە ئەدرێ بە پرۆتین تێزە ئەدرێ لەبەرەوە یعنی سمسمبوون منە من نامێ ینی بە ئینکەمانە ئەو کەسانی کا بەدی بڵدینی کەمانە لە مەرحلەیەکی گەنجێتیە زۆر تەسیرات چاکێ و فتنسێکی گەورەیە بەسەگەم لا حەزە بکەی زۆربیان کەمەژین بەداخەوە چکە زۆربەی زۆرین ئەو ئەسێرە جانەکانیش لە هەمان شەوە ئەوەنە پرۆتینە خۆن ئەوەنە هۆرمۆنات ئەو ماسول کەوشتانە لە دوای ئەوری 45 ساڵی و ئەبێ بە عبئێک ئەبێ بە وەکۆڵی بارگرانیەک بۆ لە شوتەندروستی و کەسەمانە لەبەر لەگەڵ تەمەن تا پێویستە خۆراکەکانت و کۆڵی دەستکاری کەیت و چاکێتەوەمانە زۆر خواردنی گۆشت لە هیچ نظامێکی و کۆڵی خۆراکیە ئەگەر زۆر گەنج نەبیت تەسیر لێ ناکاونە زۆر بەس لە دوای کە گەشتە مەرحلەیەک و خراپترین کاریگەری لەسەر لەش هەیە و وەیەکە لە گەورترین سەوەکان بۆ توژبوون بە نەخۆشەکانی دڵ و بۆرەکانی خوێنەمانە بە تایبەتی لە تەمەنێکی درێژدا زۆر باشە کەواتە هەر لە باسی خواردن و شێوازی ژیانە ئەمێنینەوە دکتۆر پێت وایە لە ئێستا لە کۆمەڵگەی خۆمانە
کاتەکانی ناخواردنمان شەمەکانی ناخواردنمان تێک چووە بەهۆی ئەوەی کە زۆر کەسمان هەیە ڕەنگە لە بەیانیەوە تاوکو و درنگانێکی شەو کار و کەسابەتی خۆی بکات شێوازی کارکردنەکەی وا ئەخوازێ ئەمە شۆکارێکە بۆ ئەوەی ڕەنگە لە درنگانێکی شەوە ژەمێکی ناخواردن بخوات بە قورسیش ڕەنگە لە لای خۆمان ئەڵێ تا خوانەکەت شەور بێت تام و لەزەت و چێژێکی زیاتری لێ ئەبینی ئەمەش پێدوانێ هۆکارێکە بۆ ئەوەی کە دووبارە سیستمی ژیانی خۆت ڕێک نەخەیتەوە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردووە بەتەکیدی خۆی پێویستە ئەبێ ئێمە چی بکەین ئەبێ بەڕێی من وەکوڵێت شۆڕشێ بکەین لە بیرکردنەوە مێنتالیتیمان لە بەرامبەر ژیانی تەندروست خۆراکی تەندروست چکە زۆر بردۆزەکەمان بەغەڵەت تێگەشتوین حتا زۆربەی خەڵکی ئەوانەشی کە لە زانکۆ دەرچوونەوەمانە بە هەماشەوە منەڵم دکتۆرە برادەرمە ینی تەسەور ناکەمانە یعنی هەموو ژیانی ئێستا لەوانەیەکی وا پرسیار وا هەستکەکەوا دکتۆرەکان لەبەرەوەیکەوا زۆرینوانە باشترین ژیانی تەندروست نەخێر زۆربەی دکتۆرەکانی خۆمان ناتەندروستین ژیانەژین لەسەر هەرزە بە هیچ شێوەی ڕازە ناکەن بە هەفتە یعنی هەموو هەفتەکە بقیت سەرێک ماشە 2-3 هەنگاو لە ڕۆشتوەمانە قەلەقەیەکی زۆر ساعت حوت ڕادەر 11 شەویەتەوەمانە نان ئەخواز لەو کات نان ئەخوا لەو کاتانە و زۆربەی کات دەمی ئەجوڵێ و دووکەڵ و کحول بە شێوەیەکی زۆر ناتەندروستانە ئەمانە کاریگەریکی زۆر خراپیە لەبەرەوە ئێمە بێ هەندێک لە کۆمەڵگای ئێمە مەفاهیم هەیە تێگەشتن هەیە کە بەغەڵەت تێگەشتنەوەوانە مثلا کەم خۆری دایم خۆر یعنی بێ ئیتر تێبگەین کەوا کەم خۆری دایم خۆر بریتە لەو مەساتەی کە بێتە هۆی مردنی پێشوەخت ینی بە خەڵک تێبگاکەوە هەموو شتێکە کۆن وتراوە شەرتنی ڕاز و بێ نیان پێکاوە مەسن بۆ کەم خۆری دایم خۆر یەکێکە لە گەورەترین خراپەکان چکە کالۆری خۆی بەتەنها گەورەترین بزوێنەری چیە پیربوون هەیە گەورەترین بزوێنەری نەخۆشە درێژخانەکانە لە درێژخایەنە نەک لەم ئیستاکەی خۆتۆمانە لەبەرەوە پێویستە هەتا ئەتوانی یعنی تەسەور کە برسیبوون تەندروستیە برسیبوون خۆی لە خۆیان تەندروستی لە برسیبوون نایەمانە هەر کاتێک کە زۆر فترێکی زۆر بۆیە کە باسی فاستینگ کەین یاخۆ باسی ڕۆژبوونی زانستیەکەینمانە لە دوای 18 ساڵی 18 ساعاتیەوە ئیتر لە دوای ئەو مجموعەیەک لە کارلەیەکی کیمیایی و هەندێک لە پرۆسەی بایۆلۆژی ناو خانەکان تا ڕۆئەدا کە بۆ خۆ چاکردنەوەی خانەکان کە مەسن بۆ منە وەکو کردداری ئۆتۆفاجی خۆ خواردنەوە ئەمانە ئەبێت هۆی ئەوەی چاکبوون و نێبوونەوەی خانەکان ئێمە قەت نایەڵین یعنی کەس خەڵکەیە 15-20 ساڵیشە ئەوە نەیهێشتووە 10 ساعت بەسەرێکۆ نان نەخوار بێ حتا بتوانە بێڵ ئەو پرۆسی ڕووبار لەناو لە شێمانە دکتۆر جۆرێک ئێستا خواردن بەدەر لە ڕۆژوو مانگی مبارەکی ڕەمەزان ڕۆژوویەکی تەڕ هەیە ئەمە دەستەواژەیەکە بۆی بەکارەهێنن ئەوەی کە بۆ نمونە کەسی وا هەیە نزیکەی 10 ساعت تا 16 ساعت حیج ناخوات ئەو کاتێک کە ئەخەوێ هەتاکو ونمە درنگانێک هەڵەیە 12 ئەو ناوە ئینجا نان بخوا بەڵام ئاو ئەخواتەوە یان بۆ نمونە چات قاوە ئەمانە کاتە جەنابەت لا دوای ئەم ڕێگەیە دروستە بۆی کە ئەمە مەجالێک بێن بە سیستەمی هەرسیشمان پشوێک بە بەتەکیدیەوە پێوتە ئینترمیتن فاستینگ 16 پێڵین 16 باش بریتە لەوەی کەوا لە دوای ساعت 8 شەوە تقریبا زۆربەی خەڵک لە 7 ئیتر تاڵ نانی خواردن لە 8 کاتە بالضبط 7 و 8 شەو يعني من أنا كان بلام ألم زاني بيلم شيء صحكان ألم دا دانت بشوبة معجون وفلتة بو لبروي تواويت يعني أي سلماني بو خوتو بتشوار دوركت كوا يتر منا ناخن تا ساعة 12 دان ساعات أما أقل وكلا أضعف الإيمانة كم ترين كاتك بو يكون نيخوي أقر بتري بعكسه لما يجارك بجي منك سيدان روجنان مخو بطاطي بو حرتشي بيولوجيكال فاكتور كان تهمي ريسيت بتو همي بو كله ريبوت بتو جارك تو معنا لبرو باشترين شوية أم شانزة باشتان زوربي زوري أسترجانا كان أقر ملاحظة بكواني كممثلة كان مثلا سياسية كان لأوروبا ولا هم أمريكا أمانة حمويان أو شانزة باشتان ساعتية كان باشا أما كاريجريكي زوزو تشاكي هي لناو بو جستي لشت وبهي دور تخاتو ديان جار لمردنی پێشوەخت زۆر ڕاستە جا دکتۆر باسی بابەتێکی گرنگ کرد وەرزشکردن کە ئێمە بە درێژای پرۆگرام زۆر دووبارەیەکەینەوە کە وەرزشکردن هۆکارێکی گرنگە بەدەر لەوەی کە خۆراک هۆکارێکی سەرەکیە وەرزشکردنیش دوانەیەکی لێکدانەبراون بەیەکەوە هاوکێشەکان زیاتر گونجاون بێکەوە ئێمە تا چەندێک گرنگە بتوانین لە تەمەنی منداڵیمانەوە وەرزشەکان گرنگی زیاتری پێبین تا قۆناغەکانی دواتەمەنمان بۆی بتوانین جستە و لە شولارێکی ڕێکمان هەبێت
بە هەمانگی لەگەڵ ئەو خۆراکە تەندروستی کە ئێمە ڕۆژانە ئەیخۆین. بەڵێ بە تەئکیدی وەرزشکردن لە دوای یەکەم جارکە کۆنتترۆلی خۆراکە بکەیتەوە دووەم دانا ئەتوانین بڵێن وەرزشکردنە وەرزشکردن کاریگەریی زۆر ئەرێنی هەیە لەسەر جەستەی مرۆڤ باشە بە هەموو شێوەیەک لە شێوەکان لە شت هێورە کاتەوە و لە هەمان کاتدا ئەبێتە هۆی ئەوەی کەوا حتى دژە پیریە ینی وەرزشکردن بۆ خانەکان دژە پیریە دوور دەخاتەوە لە پیربوون باشە ئەمانە و لە هەمان کاتدا خانەکانت نوێ ئەکاتەوە ئەمانە وەرزش بە حەدی خۆی کە من ینی ئەتوانم بڵێ بیانی مەسەن بۆ نمونە ئەو کەسێک کە سەر و 6 ساڵی تێپەڕان بەلای کەمی و بەلای کەمی لە ئەمریکا ئەڵەن 1 مایل بڕۆ ئەقلها يعني 1 مایل ڕۆژگا يعني کیلومتر نیوە تقریبا 2500 پێمانەیە کامانە بەڵام بڕا بە پێچەوانەوە يعني ئەقلها يعني من خۆم شخصی خۆم ناو مۆبایلەکەمە دانەوە ئەگە ئەو ڕۆژە 8000 پێ نەڕۆم خۆم بە تاوانبار زانم مثلا ڕۆژ جمعە بەبوونەی هەر سەبەبێکەوە لە ماڵە زۆرتر پشووینەوانە سەرکەم 3-4000 پێ ڕۆشتم باشە بۆ شەمەیەک سەر ئیزافەیەکەمەوە چوارەکەی خەمە سەریومانە کێشەکەمان ئەوەی ئێمە ئەو مەفاهیمانەمان زۆر بەغەڵەت تێگەشتووە تەسەور کە زۆر بەمان پرسیار کرد لە خەڵکەڵی بۆچی وەرزش ناکەیت وەڵام دانەکەی چییە چەندەها کەس من پرسیارم لێ کردووە بەڵام بۆ کلینیکمانە دکتۆر مەجالم نێمانە باوەڕ کە ساحر خام باوەڕ کە ڕۆژوای 3 بۆ 4 دانە سەعات بەشتی بێناکەڵک و بێسوود دانیشین لەسەر سوشەڵ میدیا 3 بۆ 4 دانە سەعات جارە 2 دانە سەعات بۆ 3 دانە سەعات سارەکەمان لێ ئەخڕین ئەڕۆین بۆ 100 کیلومتر بۆ خواردنێکی ناتەندروست و هاتنەوە دکتۆر هاوتای ببوو قسەکەش بیر نەچێ ئێمە زۆر شوێنی گونجاو پارکی جوانمان هەیە سەوزای بەتایبەت لە مۆرزەی ئێستا ئەتوانین ڕێڕۆشتنێکی ئاساییش بکەین ئەمەش بۆ خۆی وەرزشێکە بالضبط ئێمە کێشەیەکمان ئێمە نازانین کەوا شتێکی پێکە پێوتەوە بەرهێنانی تەندروستی هەر چۆن وە بەرهێنانەکەی خانوویەکەێنی ئاپارەکەت ئەیخێتە ناو دەخیلەیەکەوە لە بانقەدایانی وە بەرهێنانێکە کە جوای 25 ساڵی کە سەرکی پارەکان زیاو بۆ وەرهێنان شتێکی وە بەرهێنانی تەندروستی زۆر لە پارە مهمترە وەرهێنانی تەندروستی پێویستە تۆ لە 20-25 ساڵی دەستکەوە بەرهێنانی تەندروستی لەو کاتانە دەست پێکەی زۆربەی گەنجەکان ماڵ نا من خۆم کێشەم نییە کە پیر بووم و کاتە شتێکن نا بەعکسەوە لەو کاتە قورستر ئیمتیحانەکەت لە ئیستەوە بەرهێنانی تەندروستی بکەمانە بۆ ئەو کاتە زۆر بەقوتر بیومانە زۆر بەمان باوەڕمان نییە بۆ بەرهێنانی تەندروستی هەر دقەیە یعنی تەسەور کە گەینە 55 بۆ 6 ساڵ دایان قاتی ئەو پارەی کە ئەگەر بە لە بەرهێنانی تەندروستی لە خۆراکی تەندروست و ڕاضە و شتانە بمان کردایە ئەوەنە سەرفەکەین لە قەستەرە و شەبەکێ و باڵۆن و شتانە ئەگەر سیرکە لە کۆمەلگای ئێمە یانی تەسەور ناکەین نسبەی ئەگەر سەیری مەسەن بۆ نەخۆشخانەی دڵکە ئێمانە نسبەیەکی زۆر زۆران لە خوار 35 ساڵن کوڕێکی گەنج کچێکی گەنجێت سیرەکەی باشە شەرتیشتنی هەر قەڵەوی مەسەن بۆ من غیرەوە سەرەکەی لە شیشی زۆر قەڵەو نیومانە بەڵام ژیانێکی زۆر ناتەندروستەژی باشە بە هیچ وەرزش ناکە دوو کەڵ و کحول ئەو دانە گەورەترین سببی ئەوەی دروستبوونی خەوتنێکی لە گەورەترین سەبەکان کە بۆ ئەتوانین بڵێن کە ئەبێتە هۆی مردنی پێشوەخت و ئەبێت هۆی لە ناوچوونی یاخود برینەربوونی بۆرەکانی خوێنمانە تەسەور کە لە دیراسەیەک لە دیراسەکانە کراوە هەر کەسێک لە 6 ساعت کەمتر بنێت لە ڕۆژێکە بۆ نمونە باشە لە ساڵ 200 يعني 2 قاتی ئینسانێکی عادی زیاتر ئەگەری هەیە تووشی نەخۆشگانی دڵ و بۆرەکانی خوێن دکتۆر مادام باسی کەم خەویکرا زۆر لە کەسەکان ڕێستایە ئەڵێن کەم خەویم توش بوو بەتایبەت لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەڵێن هێشتا کاتێک نووسن نەهاتۆتەوە تایمی خۆ بە خواردن ئەکرێت کۆنتترۆڵی خەڵەکەت بکەیت بە تەئکیدی دائیمەن ئەگەر خواردنی تەندروست خۆی کە بریتیە لە پرۆتینی تەندروست و لەگەڵ چاوری تەندروست و لەگەڵ ئینەکانە گەڵاپانە سەوزەکانە مەسەن سەوزاتەکانە دائیمەن هێورتەکەنەمانە بەڵا بۆرە خواردنێکی چاوریە ناتەندروستەکان زۆر بخۆ و شەکر و شەکراوات و کاربۆهیدرات پاڵەوراکان خۆزار خەو لێکرد باشە ئەمە یەکەم ئەبێ لە خواردنی تەندروستە دەست پێکەین دووەمیش دوورکەوینەوە بە هەموو شێوەیەک چکۆ ئێمە لەناو مێشکی ئین مرۆڤ ساعاتێکی بایۆلۆجیمانە پێوتە سەرکادیان ڕدم ئەم سەرکادیان ڕدمە بەبێ ئەوەی تۆ هەستکەی بەخۆت ئەو هەرە سەکا کەی عەسرە کەی بەیانیە کەی نیوەڕۆیمانە لە ڕووی مەلاین ساڵۆ لە ڕووی جیناتمان و تەسمیمی جیناتی لەشمان وا دروستوە کەوا شەو بۆ ئیسراحەت و دایجەستشن و یاخۆ هەرسکردن بێ نەک بۆ خواردن بێمانە لە ئەنجامی ئەمەدا زۆربەی ئەو کەسانی کەوا تووشی نەخۆشی بۆرەکانی دڵ و نەخۆشەکانی دڵ و بۆرەکانی خوێنە بن ئەو کەسانن کە بەداخۆ لە شەفتی شەوایشەکەن لە ئەوروپا زۆربەی خەڵک بە بۆی ئیشەکانیان وایەمانە لە سعات دەیشەوە ئیشەکە مەسەن تا 6 بەیانیمانە کێتەوە 6 حوت ئەخەوێ هەتا عەسرمانە ئەمە یەکێکە لە ناتەندروستترین ینی حتا ئەو ئیشانە زۆربەی کات لە ئەوروپا و لە ئەمریکاوانە
قاتونی زیاتر پارەکەیەتی خوا نەزانن لەبەرەوەی کە دوای 15 ساڵی کا بێ هەمووی بێ بە دکتۆر و جەڵتە و نازانچی و نەخۆشی و دەرمان و ئەو شتانە لەبەرەوە خەوی تەندروست کاریگەریکی زۆر سحراوی هەیە لەسەر لەشی مرۆڤ و کاریگەریکی زۆر چاکی هەیەمانە. جا دکتۆر لەپەڵ ئەم بابەتانە کە جەنابەت باست کرد لایەنی دەرونی و ئەوەی کە ئێمە ئەوایەکی بۆکەن ئاماژێ بۆ مێشکمانەکەین بەڕاستی ئەمە تا چەند دەورە بینێت هەرچەند بابەتەکە لەوانەیە کەسێکی پسپۆڕی دەرونی قەزەکی بۆ عەفو تێنەگەشتم ئێستا بە جەنابەت ئەڵەم لەوانەیە کەسێکی دەرون ناس زیاتر بتوانێت بابەتەکەشی بکاتەوە بەڵام بێگومان پرۆسەی چارەسەری دەرونی لەگەڵ تەندروستیا ئەبێ ئاوێتە یەک بکرێت بۆی کە ژیانێکی تەندروستمان هەبێ ئێمە زۆر جار بۆ نمونە کەسێک هەیە بە نمونەی هینەڵین یەک دنیا وەرزشی کردووە خواردنی لەژێر کنترۆڵا بووە بەڵام ئەمەی زۆر مەشغوڵ بوو هەستەکەم بۆیە جەڵدە لێدا بەڕاستی لایەنی دەرونی ئەمە تا چەند دەورە بینێت بۆی کە تۆ تەنانەت خواردنێکە خواردت جستت سوودی لێ ببینێت یاخود بۆ نمونە بە پێچەوانەوە ئەگەر وەرزشێکە کردت هەر بە هەماشە جستت سوودی لێ ببینێت بەڵێ قەلەقی بەعام دیپرشن و سترس یعنی یەکێکە لە گەورەترین سەبەکانی مردنەوەانە حتا هەندێک دراسات کراوەبانە ئەگەر خواردنی تەندروستیش خوراوە چەوری ناتەندروستی لابراوە لە خۆراکانە بەس بە شەرتی شخصەکە زۆر قەلەق بووە بووتە هۆی دروستبوونی گرێبۆرەکانی خوێن یعنی تەنها خۆی زۆرترین زۆری گرێبۆرەکانی خوێن کە یەکەم سەبەبی مردن لە هەموو جیهاندا ئەتوانم بڵم بە 75 هەموو مردەکان لە جیهاندا بەهۆی ئەتوانم بڵم نەخۆشەکانی دڵەوەیمانە مەسەمۆن منێت باشە بەڵام گرێبۆرەکانی خوێن زۆرتر لە سێشت کالسیۆمی کە لەگەڵ تەمەنمانە کەڵەکە بێت لە ناوبەرەکان خوێنە لەگەڵ کۆلسترۆل بەو دوانە زۆرترمانە بەڵام هەندێک جار حتا بێ کالسیۆم بێ کۆلسترۆڵیش دروستبوونی گرێبۆرەکانی خوێن دروست ئەبێت لە ئەنجامی قەلەقی درێژخایەن ئەو شخصەوەمانە بەبێ ئەوەی حتا ئەگەر خواردنەکەشی تەندروست بێمانە لەبەرەوە سۆشەڵایزین زۆر مهمە یعنی بە کۆمەڵگا بوون ئێمە کێشەیەکمانەیە بەڕاستی من ئەتوانم ئەوە یعنی جۆرێکە لە تێگەشتنی هەڵەمان لە کۆمەلگای ئێمە محاولەمان کردووە لە ژیانمانە بەتایبەتی کۆمەلگای ئێمە ئەگەر محاولە بکەیت دائیمەن بۆ چوونمان بۆ خواردن وەکو تەنها چێژێک لە ژیاندا ئەمە شتێکی زۆر هەڵەیە باشە ئەگەر ملاحەزە بکەیت ئەوش چیمانە غەڵەتەکە لەکوێ ئەوە نەی بیر لە گۆشت و قەل و قاز و مراوی و قەیماخ و بۆ نمونە بەڵێ لەگەڵ پاکلاوە و لوقمە قازی و ئەم شتانەکەن خۆتان بینیتان سەرەی لوقمە قازی شتووە لە کاتی ڕەمەزانە بە شەرتێ ئەو هەموو میدیانە کە باسێکە هەموو کەسێک باسی کامانە باشە یەک لە سەردەی ئەوە خولیای ئەوەمان نییە بەرەو خواردنی تەندروستمانە حتا لە میدیاکانە بەداخەوە لە میدیای زۆربەی میدیا و کۆڵی ئەوانەی کە بە پارە ئەڕۆن یعنی میدیای قازانج دراوەکانە ئەوەنەی باسی ئەو خواردنانە ئەکەنکەوە بە حیاتی قەت بینیتە لە یەک میدیا ڕۆژە باسی قارچک و بۆ نمونە قەرنابیت و ئەمانە واشان تێگەیاندوین کەوا دائیمەن خواردنی تەندروست بێتامە بێلەزەتە خواردنی ناتەندروست خۆش و بەلەزەت و ئەمانەیە زۆر باش ئەمانە کاریگەریەکی ئەمە مەساتە بێ ئەم مەفاهیمانە بگۆڕین لە کۆمەلگا کەوا ئەمانە بەم شێوە ناڕۆمان زۆر باش کاتە دکتۆر بە دوایین پرسیار لە بەڕێستان بکەین مادەم باسی سیستمێکی خۆراکی تەندروست ئەەکەین بۆ ئێمە بۆ بینەرانی خۆشەویستیش هەفتانە یاخود ئێمە بە پێی ژەمەکان چۆن بتوانین ژەمێکی تەندروست بخۆین ڕێژەی زۆرترین خواردنەکانمان سەوزەوات و ڕواکەکان بێت لە تەواوی ژەمەکە چەند کات یاخود چەند جار گۆشتی سوور بخۆین مریشک بخۆین پێمان بڵێ بە سیستمێکی تەندروست بۆی بتوانین هیچ نەبێت لە شولارێکی تەندروستمان هەبێت بۆ ئەم بەشەی تەمەن کە هەر کەسێک لە ژیانە کاتەکانی بەسەرەبێت بە شێوەیەکی گشتی بڕۆین سەر هەموو ئەو یعنی کۆڵی دێردێر بڕۆین سەر هەموو ئەو شتانی کە ئەتوانی خۆت دوورخیتەوە لە مردنی پێشوەخت یەکەم آخر شەچمە سەر خۆراک طبعا خۆراک زۆر زۆر بەس ئەوانەکە یەکەم خەوی تەندروست و بە کواڵەتی بە لای کەمی و 7 بۆ 8 سەعات پێویستە و لە کاتی خۆیان هیچ ئیسفادەی نییە کە تۆ بە ڕۆژ و عەسرا بنووی تۆمانە شەو دانیشتوی هەتا ساعت 12 و 1 و 2 بە دیار مۆبایل و ئینتەرنێت ومانە دووەم وەرزشی تەواو بەلای کەمی و هەموو کەس لە خوار 50 ساڵ و بەلای کەمی پێویستە 5,000 بۆ 6,000 پێ بڕات لە ڕۆژەکە ئەمە ئەضعف الئیمانەکە کەمترین شتەکە بتوانێت بیکەیتەوە دوورکەوتنەوە لە سترێس و قەلەقی هەر ئیشێکت هەیە هەر جۆرە داهاتێکت هەیە وازی لێبێنە ئەبێ ڕۆژێ 2 سەعات دانەی بۆ خۆت بۆ وەرزش و بۆ ئەومانە بۆ ئەوەی قەلەقیت کەم بێتەوە دوورکەویتەوە لە سترێسەوەمانە هاتی لەسەر خۆراکی تەندروستەوەمانە خۆراکی تەندروست ئەتوانین لە چەند ینی نقطەیەکە ئەو کۆڵی لە چەند خاڵێکە بیاڵینەوە یەکەم شت لە کۆمەلگای ئێمە گەورەترین کێشە
طبعا ئەمە دووشتمانێکم شەکری سپیمانەیە لەگەڵ چیە لەگەڵ ڕۆنی ناتەندروستە ئەگەر بە من بڵێ کامیان زۆر ناتەندروستە و کامیان لە کۆمەلگای ئێمە زۆرتر سەبەبەکەی بۆ دروستبوونی مردنی پێشوەخت پێتەڵم ڕۆنی ناتەندروست بریتیە لە گەورەترین سەبەب ئەو ڕۆنە مهادرەجانی کە لە بازار ڕەهن باشە و لەگەڵ ڕۆنی ترانسفاتە کەوانی کە بە تونگەکان ئەمانە یەکەم شت دوورکەوەرەوە یەکێ پێم وڵێت ناتوانم دکتۆر ڕۆنی خۆمانە بەکاربێنم یا زەیتی زەیتون زۆر گرانەمانم پێتەڵم ئەگەر ناتوانیت و باری داراییت کەممە ئەتوانی زۆر خواردنەکانە با کەمتر چەور بن بە هەموو شەوەی ئەگەر چەوریت خوارد زۆر با هەمووی تەندروست بێ زۆر چاکە ئەگەر نەتبوو چەوری تەندروست خۆی چەوری هەر زۆر کەم خۆ با زۆربەی خۆراکەکانت باشە پلانت بیس بێ یا خوڕۆکی بێ کڵاوی خواردنەکان ئامادە بکرێت بەڵێ ئەگەر نیتە ئەگەر امکانەتی نە ناچەوری زۆر تەندروستە توانی خواردنەکانە بەوەی بڕێکی باش بۆ مێشکە باشەمان ئەگەر نیتە من باسی یەکێکم بڕی دارایی نیەمانە با کەم بێ خواردنەکان چۆرەکانمانە دوورکەوەرە لە چەوری زەیت و ڕۆنەشلەکان و هەموو ئەو ڕۆنانی کە لە بازار ڕێمانە بەڕاستی شیاونێ بۆ ژیانی مرۆڤ دوورکەوە لە خواردنی بازار عفوم کە قسەیەکم لەوانێ خەڵکی زۆر لێم عاجز بێت چکە هەمووی بژێوی لەسەرمانە باشە اینجا دوورکەوەرە لە هەرچی شەکر و شەکراواتەکانێ کاربۆهایدرێتی پاڵەوراو بە هەموو شێوەکانی یەکەم جار کەمی کەرەوە بەرەبەر والێکە هەتا بەتەواتی بنەبڕی ئەەکەی تۆمانە باشە دوورکەوە لە هەموو خۆراکەکانی کە ئەگەر ئیمکانەتی دارایت هەیە ئەو خۆراکانی کە ئامادەکراون و خراوتە ناو قوتو و خراوتە ناو نایلۆن و خراوتە ناو پاکەتە و خراوتە ناوانە چکو تەسەور ناکەی بە تەن مەوادی خراپی تیادایە کە ئەمانە باشە دوورکەوەرەوە لە دووکەڵ بە هەموو شێوەکانی کە مەفهومێکی زۆر غەڵەتمان وەرگرتووە تەسەور کە یەکێک لە گەورەترین توێژینەکان ئەوەلو ناحەزاکەم زۆر نهایەتەکەیەتی زۆر لە یەکێک لە جۆرنال ئۆف جێرۆنتۆلۆجی ینی گۆڤارێکی باسی پیری ئەکاومانە گەورەترین سەبەب یەکەم سەبەب بۆ دروستبوونی پیری پێشوەخت باسی مردن ناکەین برتێ لە دووکەڵ بە هەموو جۆرەکانیمانە لە کۆمەلگای ئێمە ڤیپ و نەرگەلە بە دووکەڵدا نانرێت ئێمە وا تێدەشین جگەرەیە جگەرە خۆ ئێستا وەرزشکارەکانیشمان هیچ سوودێکی نییە 200 مادەی کیماوی لە ڤیپا هەیە بەڵام ڕاشەکە ئەوەیە مجموعەیەک دراساتمانێ هێشتا پێویستی بە درێژخایەنە هەندێک دراسات 20 ساڵێ با دراسات دەرچن تەواو بێ ئەم لەم چەند ساڵ داات و اینجا تێگەینکەوە ڤیپ و نەرگەلە چەندێک کاریگەری دکتۆر باسی میوەمان نەکرد زۆر کەسمان هەیە میوە خۆڕان ڕۆژانە میوەکی زۆر باشە خۆن زۆر بە کورتی میوەکانیش ڕێژێکی زۆر شەکریان تیا بخورێت ئەتوانی میوەکان بە کەمی بخۆ هەتا ئەتوانی درەنگ میوە بخۆ یعنی هەفتەی 2 جار بخۆ هەفتەی 3 جار حتا ئەتوانی کەمی لێ بخۆ هەتا ئەتوانی با میوەکانت کاڵ بێ اینجا ئاخر شت بە بینە سەر ژەمەکانت دائیمەن کەم کەرەوە هەر یعنی ئەگەر بە من بڵێ پێت ناڵم کەم خۆری دایم خۆ ئەڵم زۆر خۆری درەنگخۆر یعنی بە هەموو ژەمەکان کە بە دوو بەژەم ئەسڵەن سێژەم هەر شیاو نییە بۆ ژیان شیاو نییە بۆ مرۆڤ بەڕاستی بە سەراحەت خۆن باشە هەر شیاو نییە لە ڕووی جیناتی لەشی مرۆڤ کە تۆ سێژەم خۆی لە ڕۆژەکان ئێمە سێژەمیش و بینەکانیشی 4-5 دانەجار ئەسڵەن شیاو نییە بۆ مرۆڤ دائیمەن دەمی بجوڵێت زۆر ناشرینە ینی ئەسڵەن شتێکی عفو لە ئینگلیزیات زۆر ناڕەحەتە قسێ بکەمەمانە پێوتە گرێزینگ یعنی ئەگەر بعضێک ئەو کەسانی کە دائیمەن دەمیانە جوڵێت وەکو چۆن بلا معنە ئاژەڵ کرد لە دائیمەن بە مستەمڕی ئاژەڵی ڕۆکخۆر یعنی بەس ئەو کاتێک کە ئیسراحەت کاینە دائیمەن دەمێ جوڵەمانە ئەسڵن شیاو نییە بۆ ئینسان هەموو دەقەی دەمە بجوڵێت دوو ژەم بخۆ و دوای کەمی کەروی کە بە ژەمونی وێت ئیتر با بە لای کەمیەوە تەندروستی ئاخر قسەم لە برسێتی تا برسی زانیاریەکانی بەڕێژت بە هیوایەوەی کە ئینشەڵڵا بینەرانمان هەڵبەن لەمە بەدوا زیاتر بەم ڕێنمایانە ئاگیان لە تەندروستی خۆیان بێت دەستەکان خۆش بێت سپاس شکم دەستان خۆشەویش